من ئومێد قادر محمود دانیشتووی گوندی کەڕک سەر بە قەزای ڕواندوست گوندەکەمان بە حکمی ئەوە سنوورێکی بەرفراوانی لە دارستان و پاوان چەندین ڕۆژی خۆڕشتی تێدا هەیە. دارەکانیش بریتین لە داری بەڕوو، داری مازی و جێوژ و قەزوان و کرۆشتشیوی و کەوەت و کنێر و ئەو دارانەی لێیە. کارمەندی هاتوچۆم لە بەڕێبەرایەتی هاتوچۆی سۆران ماوەیەکی زۆرە دەستم بەو کارێک کردووە. هەفتەی چەند ڕۆژێک دێم بە گوێرەی مەجای ئیش و کاری ڕۆژانم دێم هەڵپاچین بۆ ئەو دارانە ئەەکەم بە شێوەکی جوان و لە کاتی خۆی برێن لەو فەسڵی کە وەختی متربەیتیان دێین متربیانەکەین. ئەوە هەوا ئەوە هەوا ئەوانەی سەری هەموو هەوە کەونەکەیە بڕدرا متر بەکرا ئەو متر بەکەیە ئەوە ئێستا ئەو ئیشەش مەترسی خۆی هەیە لەبەرەوەی زۆر جار ئەبینی داسییان مشار لە دەستت فەڵتکە لەوانەیە جێش خۆت هەتا بگاتە ڕادەی سەقەت بوون پێ سەقەت بکەیت لەبەرەوەی ئیشەکی زەحمەتە و دووش ئیشەکە شارەزایی خۆیەوێ دەبێت و بزانی برێن لەسەر چلکەکی خاوینی ئەەکەیەوە یان چلکەکی ئەوەیە پێیوە بهێڵیتیان لێ بکەیەوە. سێش زیاتر ئەمن مەبەستم لە خاوینکردنەوەی ئەو داری ئەوەیە دارەکە قەوەتی جوانترە بیت بەرووبوومی جوانترە بیت زۆر. تاوەکو ئێستا ڕێژەیەکی زۆر لێرەدار ئەڵپاچنەوە کردیا چ جێوشە چ کرۆشتی چیویاوە ڕێژەیەکی زۆرشن لە ڕێیتەوە چاندیا چ چقەلەیە چ تاوکە چ قەزوانەوە ڕێژەکی زۆری شەنجیر و کرۆسکن متر بەکردیا لە ڕێگەی کاکفەرهادی برام دەست و چاوی خۆشببیوە لێرەش ئەمێ ئاماژە بۆ بکەم کە سوپاس یاریەک لە نەمامگەی کۆیان و شیوەتو ئەەکەم کە سەرپشتیان کردیمە لەوەی هەردارێک بینم بەبێ بەرامبەر لێرانە بیچێنم. دار هەبووە لێرە متوربە کرایەکە داری کرۆشتچوی جە لە متوربەکەی 2 سندوق 3 سندوق بەریدایە بەرەکەشی زۆر جوان و گەورە بووە بەڕاستی ئەوی شەیەمەش ئەەکەین ئیشێکی خۆبەخشیە ئەمانەوەی کللتوری ژنگە پارێزی زیندوو بکەینەوە لە دەڤەرەکەمان.